لە ترۆپکی هێز و بازوی دوژمن بەعز دەیویست شاخ قوت بدات و دەشتەکان وەک بەڕە هەڵتەکێنێ. لە دەیجووری شەوانی ناومێدی کورتبووندا ژمارەیەک گەنج سوار چاکانە لە ڕێگای دوورەوە بە هەنگاوێکی گورج و خێرا لە سنوورەکانی شارەوە خۆیان کردەوە بە باوەشی شاردا. هەمیشە پێشمەرگەکانی ئەو کاتەی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان چاویان لە چاوی دوژمن دەسوزاند و برۆیان لە برۆ گیر دەکرد. ئەو کاتە لە بگرە و بەردە و کێشمەکێشم لە بەرامبەر قسەی سارد و سوچی گەبجاڕی دوژمن بە کورد پێشمەرگە شمشێری لە کێلان دەرهاتووی ناومشک بوو. دروستدە و شۆڕشە ئەو گەنجانی لا مێزگرت بوو تین و تاوی نوێی بەبەرهەستی نەتەوایەتی و خەباتگێڕی جەماوەری کوردستاندا کردبوو. جەوهەری شۆڕشەکە بارگاوی بوو بە فەلسەفەی ڕەنجدەران و هەژاران، داکۆشیکردن بوو لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ. ئومێدی خەڵک بەو شۆڕشە هێدی گەورەتر ببوو، چونکە هەمووان دەیانبینی دەستەبژێری پێشمەرگەکانی ئەم شۆڕشە لە ناز و نیعمەت دەستیان هەڵگرت بوو. دەستبەرداری زۆر شتی بە نرخی ژیانیان بوون. داستانە گەورەکەی گەڕەکی حاجی ئاوای سلێمانی ئەو ڕاستی سەلمان کە شۆڕش چی بورکانێکی بەهێزە و چۆن داگیرکەران قوت دەدات. ڕووداوە گەورە و گرنگەکەی گەڕەکی حاجاوای شاری سلێمانی، یان دروستە بڵێم ئەو چالاکیە گەورە پێشمەرگەیەی کە لە گەڕەکی حاجاوای شاری سلێمانی ڕوویدا. جێپەنجەی مێژوو هاتووم ئەو دەرگایش دەکەمەوە و قسە لەسەر ئەو کارەساتە گەورەیە دەکەم. دەمەوێت بە شێوەیەک لاپەڕەکان هەڵبدەمەوە مێژووی ڕاستەقینەی ئەو ڕووداوە بخەمە ڕوو. لە حاجاوە چی ڕوویدا؟ کێبوون ئەوانەی شەید کران و کێبوون ئەو پێشمەرگانە کە ئەو بەعسیانەیان کوشت؟ لە دوای ڕووداوەکە چی ڕوویدا؟ هەموو ئەمانە لەم بەرنامەی جێپەنجەی مێژوودا ئێمە شی دەکەینەوە و بۆ ئێوەی ڕوون دەکەینەوە. بینەرمان هەوری پەڵەی پاراوتێک بە فرمێسکی بانی بە پەلەی لای گەرمەچێت سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێن لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێمایێ تیژێ و ڕۆ بە پەرۆژ بوو بۆ سەر چیان بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕا و جاران گیا جاران سەوس. شارێک کە پرسە تێیدا بۆتە دیاردەیەکی ڕۆژانە، پرسەی شەیدان، پرسەی شۆڕژە ڕازەکان. هەموو کات گوڵاڵە سوورەکان بە یەخەی شارێکی ڕەشپۆشی وەک شاری سلێمانیەوە بووە، بە یەخەی داکی شەیدانەوە بووە. سلێمانی بەوە ناسراوە شاری شاران و شاری ڕۆشنبیری و شاری بەرخۆدان و شاری هەڵمەت و قوربانی. هەر زانایەک، شاعیرێک، نووسەرێکی گەورە ناوێکی پیرۆز و هاوشانی شارەکەی لە شاری سلێمانی ناوە. ئەو ناوانەی بە بەر سلێمانی دابڕاوە پڕاوپڕ بۆ بۆی، چونکە سلێمانی هەمیشە شاری سەربەرزی بووە. مانگی تەمووزی ساڵی 1970 لەو شارە ڕووداوێکی مێژووی ڕوویداوە. لە سلێمانی بووە باسوخواسی خەڵک. لە حاجاوە چی ڕوویداوە؟ گەورەترین داستانی سەرکەوتن تۆمار کرا کە بەعسیەکانی ئەو زەمانەی خەڵتانی خوێن کرد. هیوا و بەختیار بۆ هیوادان بەگەلێک و بۆ بەختیاری نەتەوەیەک تێدەکۆشان. ئەوە ناتنەوەیان بۆ ناوشار بۆ کاری شۆڕش و ڕێخستن و پێشمەرگایەتی بوو. ئەگەرچی بەعەس بست بە بستی خاچی نیشتیمانی تەنی بوو، هەمووی سەربازگە و ئەمن و مخابرات و ئیستیخبارات و لێوان لێو لە جاسوسە کوردەکان بوو.
بۆیە ئەو ئەنجامەی هیوا و بەختیار و هاوڕێکانی بۆی هاتن بەدەست نەهات و خوێنی گەشی خۆیان ڕشتە سەر تارای بووک و ئیتر شایی بوو بەشی کردگار بوو بەستەوێنەوی ئەیڵێن نایڵێنەوە تا کەیبانوون لە فرمانی شەو ئەبنەوە هەتاس بێت یەکەوتە ناو ڕەشایی ورتە و سلپە پەیا ئەبوو بە ئەسپایی بەستە ئەڵێن ئەوی ئەیڵێن نایجوونەوە هەتا بێدار لە گریانی شەو ئەبنەوە ئەوێ ڕۆژێ بڕیاروا بوو ساڵح سەرچۆپی زەماوەن بگرێ و لەگەڵ بووکەخان پێبخەنە نێو مانجی هەنجوونیەوە بەڵام ساڵح بۆ دنیای بەهەش کۆچی کرد و بووکەخانیش بۆ کونجی زیندانی باسیەکان ئای چ کارە ساتێکە چ ڕۆژەکە ئەو هەموو خوێنە دەڕژێت لە ماڵی ئاحمەدی کاچی ئەی دایکی جەرگ هەڵقرچاو چەند بە سوێ بە چاوی خۆت ببینی خوێن لە جەستەی مناڵەکانت دەڕژێ وەزارە بەجێدێڵم بێماڵ ئەوە ئاوی دەکەم چونکە خۆری بەهاری نوێ لە ناو پاییزدا دەرەخەم بەجێدێڵم بۆ فەنگەرێک کە دوژمن ئەبەزێنێ تا بە باروتی ڕەچی چاوگوری بیوە دەستێنێ بۆ دوجارە بەجێدێڵم بێماڵ ئەوە ئاوی دەکەم بەجێدێڵم دەرکەوتنمان لە ترکانی تفەندایە لەو کاتەدا کە پێکەنین لە ناو شەپۆلی مەرگایە ئەڕۆم 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 قەت ناتوانرێت نەخێر ناتوانرێت تەرزە فرمێسکی کریستاڵی سەر ڕوومەت و گۆناکان لە بیر بکرێت زەنگۆڵ زەنگۆڵ لە چاوی وەفای خانمەکانەوە بۆ سوورە بەژنەکانی پێشمەرگە و براکانیان ئەهاتنە خوارێ ئەو ڕۆژە کاتێ شەیدیوای برام و ئەوان لەگەڵ چوار هاوڕێتری ناو شار ئەوەی شەید وشیار و شەید ڕەوف و شەید ساڵح و شەید فەرهاد بوون کە سەرقاڵی کارێ بوون کە لە سەکردایەتی ئەو سەردەمەی یەکێتی نیشتمانی کوردستانە پیان سپێردرا بوو کە ئەبێت جێبەجێکن بەداخەوە لەلایەن جەلادەکانی ڕژێمی بەعسەوە پاش ئاشکرابوونیان لەم ماڵەدا ئەوە بوو بە سورەکەتی ملازم مەحسین هاتنە سەرمان کە ئێوارەی دوی حوتی ساڵی 1970 لە نزیکەی سەعات 4 ئێوارە عەسر بوو کە پاش ڕوبەڕووبوونەوەیکی زۆر قارەمانانە دوای ئەوەی کە ژمارەی 14 قۆتخاسەیان لێ کوژرا و ملازم مەحسینی زۆر بە سەختی بریندار کرا من ئەمێ بچمە ناو ناوەڕۆخی ڕوودا و شەڕەکەوە ئێمە بەداخۆ سەرقاڵی ئەوە بووین کە براکەمان ئەو ڕۆژە زۆر بە ئەویش بەنهێنی کە لەگەڵ دەستگیرانەکەی نەرمین خان کە بە تەمای ئاهەنگێکی خنجیلانە بووین بەداخەوە ئەو ڕۆژە ئاهەنگەکەمان لێ بووە ئاهەنگێکی خوێناوی کە ئەو ڕۆژە پێنجمان لە ماڵەوە شەهید بوون جگە لە شەیدیوای برام توانی ڕزگاری بێت و دایکم بە سەختی بریندار بوو دوای ئەوەی کە ئەو هەموو قۆتخاسەش لێرە کوژران شەڕێکی خوێناوی باوەڕتان بێ ئەم حەوشەی ئێمە لێرەیە دەست و قازپەڕیوی تیا بوو ئانی ئەو شەڕێک کە من لێرە لەوانێت تا بە ئاسانی باسی بکەم شەڕێکی وا بوو کە لافاوی خوێن لەم حەوشەیەمان هەرسا بوو ئەم بە دەرگایی کە ئێوای بینن لێرەیە لەم سەربانە قۆتخاسە ئەکەوتە خوارە و لێرە جەنازەکانیان وەکو هین ڕاخرا بوو ڕۆژێک بوو کە شاری سلێمانی ماتەمی گێڕا بۆمان ئەو ڕۆژە من ئەو کاتە تەمەنم تەنها 9 ساڵ بوو کە لەم شوێنە بە دەستگیر کراین لەگەڵ سێ خوشکم و دەستگیرانەکەی شەی ساڵحی برام و لەگەڵ ڕێزان خان کە لە ماڵمانە بوون شەڕێکی ڕوبەڕووبوونەوەی مەتر بە مەتر شەڕێکی ڕوبەڕووبوونەوەی کە شەڕی ڕوومانە شەڕی دەسەویەخە کە نزیکەی 4 سەعاتی خایان تاک و براکان و هاوڕەکانیان شەهید بوون شەیدیوای برام دەربازی بوو پاشان ئێمە هەمومان بەرەو ئەمنی سلێمانی براین شەیدیوای برام دیارە ئەمەم خانۆمان شەرقیە ڕووی ئەو دیوشمان هەیە خانۆکە کە لەو دیوە چووە ماڵە دراوسەیەکمان و کاتە بە ڕەحمەت بێ ماڵ کاغەریب بوو کە چوو بۆ مەلێ بە بادی سعدەیت و بادی سعدە من ئەمەوێت دەرچم لێرەوە کە ئەو بوو کە ویستی دەرچێر ملازم مەحسین و هەندێک لە قۆتخاسەکانی و کەسێک کە لەگەڵ یا بوو بەداخەوە لە مقابلش کەشا باسم کردووە کە
جەبار هەبوو مفەوەزی ئەمنی سلێمانی بوو کە وەکو جێگری ملازم محسین دەوریە بینی لە سلێمانیە کە یەکێ بوو لە جەلادە خوێن ڕێژەکانی شاری سلێمانی ئەو دقەیە لەگەڵ ملازم محسین ناویسپیان پەلاماری شەید هیوای بران بن ئەویش بە ڕوومانەکەی دەستی تەقانبووی پیانە و جەبار لەوێت و ملازم محسین زۆر بە سەختی بیناری کرد و شەید هیوای برام لە ماڵی کاغەریبەوە سعدەخان ڕێگای بۆ کردبەوە لێوێ دەرچوو بوو دوایی چوو بوونە ماڵ حاجی ئەمینی و لەژێر پردێکەیە کە لێرە حاجا و وڵوبە بەیەکەوە بەستێ لەو پردەوە دەرچوو بوو شەید هیوای برام لەو جێرابەوە دەرچوو بوو. من تەمەنم 11 ساڵ بووە ئەو ڕۆژەکە و ڕووداوە ڕوویە دانیشت بووین لە پڕ دەنگێک هات کە دەنگەکە هات سەرم هەڵبڕی وتم خۆت خاستەیە بەڵام ئەو بە ڕێزانش کە لە ماڵمان بوون وەکو ڕێزان خان و نەرمین خان و خۆمان خانەوادەی خۆمان دایکم لەو کاتە لە ماڵ نەبوو لە دوایە هاتەوە وتی ئەمان ترسێنی وتم ناتان ترسێنم بەڵام بەخوا بەڕاستی خۆت خاستە بەسەر دیواری ماڵەکەمانەوەیە من وام وت و زانیان پێمانزانی بوو بە تەقە و بەزم لەو کاتەیە کە یەکسەر ئەو ڕای کرد کە براکانم ئاگادار کاتەوە چوو بۆ ژوورەکەی ئەوان یەکێکیان چوو بۆ ژوورەکەی ئەوان لەو کاتا بوو دایکیشم هاتەوە تەبانیتر بوو بە تەقە و لەم لاو لەو لا ڕائەکەیت لە کاتی وایە زۆر شپرزە ئەبیت زۆر شپرزە ئەبی تەبان کە شپرزابی ئێمە من ڕام کرد بەرەو درگاکە دایکیشم هاتەوە کە دایکم هاتەوە وتی چی بۆ چی ڕوویاوە کە خۆت خاستە تەبان ڕای کرد بەرەو درگای ژووری براکانم قوربانی مە مناڵەکان هەمووی لە ماڵە بوو ئەم ماڵان لە ماڵن بەس ئێمە خۆمان لە ماڵە نەبووین ڕاستیەکەی کاتی هاتی نوۆیتر ئەوە بیسمان بەجارێ ماڵی حاجی ئەحمەد ئەو قواتات وە سەریان بوو بەو شەڕە و ئەو حەربە لە ناویە ئیتر ڕاستی کارەساتێ بوو هەر ناگەڕێتەوە ئازایەکیش لەوانە بینرا لەو پێشمەرگانە و مناڵی ئەوان هەر نەبیسترا بەویستن هەتا ئیتر هەرچی هەڵی کتوا بۆ سەریان بە زۆری کوژرا بوو لە ماڵیانە و دوای ئەوە ئیتر مەلازم محسینیش لەسەر بانەکە ئەویش چوو بە سەر لێوە ئەوی بریندار بووە و بە پەلە بردویان بخەسەخانە ئەو ماڵە ماڵی خۆیان دایکی و کشەکانی و ئەو مناڵە وردەکانی ئەو خانە خۆی دوو تاقم چوو بوو نەدواوە لە وەختی تەقە و شەڕەکە هەتا ئەوانە کە ئیتر کە کوژرا بوون و تەقە هیچ نەما بوو هەڵیان کوتا سەریان لار چوالاوە ئەو چی ما بوو ئەوانیان پێچاوە بردویان بۆ سەجن ئیتر هەتا ساڵحی برای هەر مابوو لەو کاتە لە سزنەکە لەوێ لە سزنا نازم دەرزیان لێدا ئەی هەم ئەویش بە فیشە کوشتیان ئەویشان کرد ئەوی لە ناو ئەو مەیتانەوە ئەو خوێنە ویان زانە کوژرا بردویان ئەوێ وارەی کە چواردۆنی ماڵمان گیرە من ئینرانم بۆ پێشمەرگەکان کرد دایکم و برایەکیشم لە مازی خەستخانە نەنکەمون هاتنەوە ئیتر منیش هیوای برام خۆیشۆ لە حەمامە کاتێشم بۆ پێشمەرگە وتی سەعاتێ شەوی ماوە وتی سەعاتێکی بمێنێ ئەڕۆین دەرەچین بەڵام چواردۆرمان گیرە هیوای برام سەری وشکە کردەوە لە سەربانەکەەوە سێنم کرد قۆ خاسە و ئەمن خۆیان نان بەسەرمان ئەسکەری وتم هیوای گیان جا خۆ چواردۆرمان گیرە وتی هیچ نییە چۆ ژوورەوە ڕوومانەیەکی ناو هاتە دەرەوە ویستی لەسەر پێژێکمان هەبوو لە حەوشەی دوا ویستی سەرکەویە بەڵام لەو کاتا دەیان ئەمنیان بەجلی مەدەنی و خۆیان نا بەسەر هیوای برامە ویستیان بیگرن بەڵام هیوای برام لەوێ ڕوومانەکەی هەڵا هەر هەتی لەویا بووش کوژرا ئیتر دوانیان کردنە تەنگی سەربانەوە سواریان لە حەوشەیە یەکی قاچی پەڕی بوو یەکێ دەستی پەڕی بوو ئیتر خۆم لە ناو شەڕەکە بووم ئیتر ملازم محسینیش برینار بوو لەویایە کە ملازم محسینیش برینار بوو ئیتر هیویستی ئێمە هین کات ئێمە ڕەمی کات بکردنی موبەقەکەوانێ بۆچی ڕەمیمانەکەی خۆی لەو کاتەیە وتم خۆیمە هیچمان نەکردووە ئیتر جیازی کرد قواتاو کە قواتاو ئیتر دایکی چۆن ئەو قسانت بۆ هات لەو کاتەیە یا ئەوە بوو خۆت بە نانا خۆم هەمووم بە چاوە دینی نانا خۆت بە گەورەترە زانیا ترسم نەبوو ترسم نەبوو ئەی من خۆ لە هەموو پێشمەرگە زیاتر نەبووم کە لە ژوورەوە بوون تۆ دڵنیابووی براکانت بەشەید بوونەوە بەڵێ من سێ کوڕی سێ برا لە ماڵمان نابوو براکەی خۆم لە ژوورەوە بوو هیوای برام بوو هەمومان بووین داستانەکەی ماڵ ئەحمەدی کاچی بە شەهید بوونی 5 کەس تۆمار کرا کە شەیدان بەختیار و وشیار و ڕەئوف برابن و شەید ساڵح و شەید فەرادی شاوڕێیان بوون شەیدی واش کە دەربازی ببوو ژمارەیەک ئەمنی بە سزاگەیاندبوو کۆی ئەو کوژراوانەی کە سەر بە ئەمنی بەعسیەکان بوون 14 کوژرا و ژمارەیەک بریندار بوون لەوانە ئەفسەری تاوانکار ملازم محسین بوو.
شەهید حەمەغەریب ئەحمەد کاکی ناسراوە بە هیواسوور لە ساڵی 1950 لە سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1972 1970 پەیوەندی کردووە بە کۆمەڵی مارکسی لینی کوردستانەوە لەگەڵ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بووە لە ڕێخەرە دیارەکانی شاری سێمانی. هەر بۆیە لە ساڵی 1970 لەلایەن ئەمنی سلێمانی لەگەڵ هاوڕێکی بە ناوی ئاسۆعەلی دەگیرێت و لە لێبوردنی ساڵی 1970 ئازاد دەکرێت. دواتر دەبێتە پێشمەرگە و پاشان دەکرێتە لێپرساوی ناوچەی شارباژێری کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان بۆ ئەنجامدانی کارێکی ڕێکخراوی ناوشار لەگەڵ شەهید بەختیار لە شەوی 1/2 حوتی 1970 دەگەڕێنەوە. لە داستانەکەی حاجیاوادا شەهید هیوا دەرباز دەبێت و لە دوای 2 ڕۆژ بۆ تۆڵەسەندنەوە دێتەوە ناوشار لە شەوی 5/6 حوتی 1970 شەهید دەبێتە سێهەم شەهیدی خێزانەکەی. شەهید بەختیار عەبدوڵڵا لە ساڵی 1950 لە گەڕەکی مەڵکەنی شاری سێمانی لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1970 بۆتە پێشمەرگە لە هەرێمی سێی شارباژێر. ڕابەر سیاسی هەرێم بووە. لە چالاکێکی پێشمەرگایەتیدا لە ڕۆژی 2 حوتی 1970دا لە گەڕەکی حاجی ئاوای شاری سێمانی شەهید دەکرێت. شەهید ڕەوف عەبدوڵڵا لە ساڵی 1952 لە گەڕەکی مەڵکەندی شاری سلێمانی لەدایک بووە. لەگەڵ دروستبوونی شۆڕشی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پەیوەندی کردووە بە ڕێخستنەکانی ئەو حیزبەوە لە ساڵی 1970 لە داستانە کەمێنەکەی گەڕەکی حاجی ئاوادا لە ڕۆژی 2 حوتی 1970دا لە گەڕەکی حاجی ئاوای شاری سێمانی لە شەڕێکی دەستە و یەخەدا شەهید دەبێت. شەهید ئۆشیار عەبدوڵڵا حەمەئەمین لە ساڵی 1962 لە سلێمانی لەدایک بوو و لە ساڵی 1970 پەیوەندی کردووە بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان. یەکێک بووە لە ڕێخستنە ئازاکانی کۆمەڵە. لە 2 حوتی 1970دا لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ دەستگای ئەمنی سلێمانی لە حاجی ئاوا شەهید دەبێت و دەگاتە کاروانی نەمران. شەهید ساڵح ئەحمەد کاکی ناسراو بە بەختیار لە ساڵی 1960 لە سلێمانی لەدایک بوو و ئامادەیی بازرگانی تەواو کردووە. لە ساڵی 1976 پەیوەندی کردووە بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە. لە ساڵی 1970 لەلایەن ئەمنی سلێمانی دەستگیر دەکرێت. لێپرسراوی کەرتی ڕێخستنی شەهید ئارام بووە. لە 2 حوتی ساڵی 1970دا کاتێک سەرقاڵی دووکار بوو یەکەم کارێکی ڕێکخراوەیی لەگەڵ شەهید هیوای برای و 4 هاوڕێتری لە ماڵی خۆیان لەلایەن سەرکردایەتی پێیان سپێدرا بوو. دووەم کاریشی سەرقاڵی گواستنەوەی دەستگیرانەکەی دەبێت نەرمین خان. پاش ئاشکرابوونیان لەلایەن ئەمنی سلێمانیەوە پاش شەڕێکی دەستەویەخە لەگەڵ هەر 4 هاوڕێکەی لە 2 حوتی ساڵی 1970دا شەهید دەبن. شەهید فەرهاد سەعید ئیبراهیم لە ساڵی 1956 لەدایک بووە لە سلێمانی. ئامادەیی پیشسازی تەواو کردووە. لە ساڵی 1976 پەیوەندی کردووە بە ڕیزەکانی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە کەرتی شەهید ئارام لە ڕێکخراوی سلێمانی. لە 2 حوتی ساڵی 1970 لە کارەساتە سەر بەرزەکەی گەڕەکی حاجی ئاوای شاری سێمانی لەگەڵ 4 هاوڕێتری شەهید کران. ئەو ڕۆژە بەعەز لە سلێمانی تەمبێ کرا. لووتیان بە تفەنگی دەستی پێشمەرگەکانی ماڵی ئەحمەد کاکی شکێنرا. ئەوە بووە پەندێکی گەورە بۆ بەعسیەکان و هاوکارەکانیان کە ئیتر دەبێت سڵ بکەنەوە لە منداڵێک کە باوکی یان برای پێشمەرگەیە، چونکە هیوا تەنها بەوەی زانی بوو کە یەکێک لە بەعسیە کوردەکان سوکاتی بە تەرمی پێشمەرگەکان کردووە. بۆیە دوای 2 ڕۆژ دەگەڕێتەوە ناوشار و ئەوەی بۆی هاتبوو ئەنجامی دەدا و دواتر خۆشی شەهید دەبێت. ئەمە بۆ بەعسیەکان تەواو تۆقێنەر بوو.
هیوا بۆ هۆکاری ئەوەی بەعسیەکان نەتوانن لە ماڵی خۆیاندا بحەوێنەوە و بۆیە هەمیشە لە مۆڵگەکانیاندا شەوان دەمانەوە. شەید هیوای برام زانی بووی کە کەسێکەیە لە خۆفرۆشەکانی سلێمانی لەسەر جەنازەی شەید ساڵحی برام و هاوڕەکانی هەڵپەڕی بوو ئەوتە بووی ئەمانە بوون کانە شۆڕشی نوێ دروستکەنەوە و ئەوە تاوەکو چوو بوو لەقەی لە سەری شەید ساڵحی برام مابوو. شەید هیوای برام بەم شتە زۆر ناخێژێن ببوو ئەوە بوو بە دزی باوکمەوە لە شارباژێر بوو باوکم لەگەڵیا ببوو بە دزی باوکمەوە گەڕایە و ناوشار و ئەو کەسەی بە سزای شۆڕش گەیان و لە ماڵەکەی خۆیان تۆپانی پاشان نەیزانی بوو کە و گەڕەکە کەمینیتایە هەر هەمان شەو کەوتەوە کەمینی و شەید هیوای برام لەوێ بەداخەوە شەید بوو. وتمە ئەو ڕۆژە ڕەشەی بەسەر ئێمە هات لە ڕۆژی 1970 ڕووی کردە وڵات هیچ فەرقی نەکرد گیاندار و بێجان هەمووی وەکو یەک بووبووین سەرگەردان لە هەموو لایەشی نەگریانە بە هەر تازە ڕۆی گەڵا ڕێزانە. هیوا وتی لەگەڵ شەکەکەم کەوتمە گفتوگۆ وتم پێم بڵێ من چی بکەم دەتوە هەتا ئێستاکە ئاواڵ بوو بۆ منت بەکارە کەوتمە دەست دژمن ئێستاش منە ڕۆم سەر لێ شێواوم بەجێ دەهێڵم ڕووناکی چاوم بڕنەوە هاتە جواب بە قوڵبەی گریان وتی پێم بڵێت خوا هیوای گیان چۆنم جێڵی خۆتم نازانم چۆنم بیتە دەر لە کوردستانم وە گۆڕی شەهید هەڵکە نەچاڵێ بمخەرە ناوی هەتاتەن ساڵێ بەشم لە کوردان یەکێتر هەستێ پشتوێنی مەردی و پیاوەتی بەسێ ڕەنجی چەند ساڵەی کورد بێنێتە بەر ئەو سا دۆژوەرە من بهێنە دەر. چواردە لە ئەمن و دار و دەستەکانی بەعەس کوژران ئەو پیاوەی کە ترسناکترین پیاوی بەعس و ئەمن بوو کە ناوی مولازم مەحسین بوو ئەویش بە سەختی بریندارکرا. ئیتروانەیەشی گەورە دادران لەو داستانەوە ئەو ڕۆژە حاجی ئامینەی دایکی شەیدان جگەلەوەی ڕۆڵەکانی خۆی و هاوڕەکانی بینی کە خەڵتانی خوێنکرابوون خۆشی بە سەختی بریندارکرا. ئەمە مناڵ بووین ئەو کاتە دەستمان ناگەیشت بەم ئاسنە یارمەتی یەکترمانەیە بۆ ئەوەی دەستمان بگابەمە هاواریان لێ بکەین داوای تۆزێ ئاو بکەین. ئەو خوشکە بچووکەمە بوو لە هۆش خۆی چوو بوو لە تاو ئەوەی کە تۆزێ ئاوی بەنێ کەس ڕەحمی پێ ناکردی چۆڕێ ئاو باتێ لەو ڕۆژەیە. کەم چیرۆگەن ئاوا ناخەژێن بێت کەم خەمیشەن ئەوەندە قورس و گران بێت لەسەر شانی مرۆڤ کەم دڵیشەیە ئەوەندە تەنگ بێت و وەک دڵی کە سوکاری شەیدان و حاجامینە کەم منداڵیشەن ئەوەندە تامزرۆی قومێک ئاو و تۆزێ ڕووناکی بن کەم باوەشی دایکیشەیە تامەزرۆی لە باوەشگرتنی منداڵەکەی بێت کەم منداڵیشەن تامەزرۆی باوشی دایکی بێت و پێی نەگات کەم کۆرپەشەوە لە ناو منداڵدانی دایکیدا عەزاب بچێشێ. چیرۆکی دوای ڕووداوەکە قورستر و بە زەحمەتتر بوو ئەو کات شلێر و کەژاڵ و بەیانی تەمەند و ساڵان و ڕەوفکاچی و خات و ئامینەی دایکیان و نەرمینخانی دەستگیرانی شەید ساڵح و ڕێزانخان بە شێوەیەکی زۆر دڕندانە ڕاپێچی زیندانەکانی ئەمن کران. دوای ئەو کارەساتە خوێناوەی گەڕەکی حاجاوە کۆتایی بە قەتڵ و عام هات لەوێ بەعسیەکان زۆربەیان کوژران پێشمەرگەکان شەید بوون بەڵام چیرۆکەکە لێرەوە و لە دیوی ئەو دەرگایەوە دەست پێ دەکات. لێرە جۆرەها ئیهانەکردن و جۆرەها شکاندنی نەفس و تەعزیبدانێکی زۆر بەهێز لەسەر کەسوکاری ئەو پێشمەرگانەی کە بەعسیەکانیان خاڵتانی خوێن کرد. بەڵێ با لێرەوە چیرۆکەکان ببیستین و بیجێڕنەوە بزانین لەو دیوشیشی زیندانەکانەوە چی گوزەراوە گوێبیستی ئەو چیرۆکە ناخەژێنانە بن کە بەسەر دایک و کچ و کوڕ و ماڵ و مناڵی ئەحمەد کاکی داهاتووە. جەنازەکانە بە شاری سلێمانی گێڕاینی هەتا ئێوارە بە پێی پەتی لە مانگی حەوتا بوو. بەڵێ
ئەی بۆ وتیان مادام ئێمە لەو بنەماڵەوە لەو ناو ئەو هەموو شەڕەهێ نامانتە دەرەوانی ئەبێ بەسەر جەنازەکانە بیاسۆڕین و بەناو شاری سلێمانیە ئێتر کە سوڕای نێوهێنانی ئەمنی سلێمانی کە هێنانی ئەمنی سلێمانی هەچی گومیزێکە کرا لەو شوێنەیە ئەیان و نابێ بچێتە تێوالێتەوە بێ بکرێ بەسەر ئەوانە چونکە لەو شەڕۆ هاتوونەتەوە دەرەوە کە چوونە ئەوێ دایکمیان لێمە دایکمیان لێبردین دایکمان بۆ ئیفادا دایکم لەو کاتا ئیفادەیان لێوەرەگرت ئەمنێکی بچکۆڵی ڕەش دانیشتە بوو تەبڵێکێکی شوشە دانرا بوو کە یای بە دایکما یەکسەر دایکم لە کاتی ئیفادە بردکردنا یەکسەر دایکم بورایەوە وتی ئێمە بۆ هیوا هاتین چۆن هیوا دەرکرد لەبیایە بەخوا دوول لە ڕوحاڵی کام قسە ناشنە پیانەوتین کام زینەوە ناشنە پیانەوتین ئەهانوی چونکەمەوان لە ناو شەڕۆ هاتوون ئێوە ڕۆفشتان لەگەڵ بەڵێ ڕۆفمان لەگەڵ بوو خوشکێکم 2 ساڵ بوو کەژاڵی خوشکم بوو دەستگرانی براکان بوو هەمویان بوو دەستگرانی برایکیانم بوو دایکم بوو هەمووان گیراین دایکم بە کوێستانی خوشکم حامیلە بوو ئەو کاتات چەند کەڕەت تووشی نەزیب ئەبوو ئەبورایەوە دایکم بینیوە کە بە قش هەڵیان واسیوە چەند کەڕەت دایکم بە قش هەڵواسراوە ئێمە هەموو سیرمان کردو هەتا پێشمەرگیان ئەگرت ئەیان هێنا لە بەرچاوی بۆی ئازابی نەفسی ئێمە بن هەڵیان ئەواستی لە بەرچاومان لیان ئەیە کە دایکمەیان بر بۆ خەستەخانە دەسوقاتیان بە قەڵەوێرەکەەوە کە لەبچە کرد بەو ئازارەوە چەنەها کەڕەت ئەو شتانەمان ئەبینی ینی شتی زۆر ناڕەحەت یان باوەڕکە ئێستا لەوانەیە زۆر کەس بڵێ ئەم قسانەیان هەڵەیاش دەبێ گێڕانەوەی زۆر سەختە لە ڕۆژێکی وایە تۆ مناڵێک ئەم هەموو کارە سات و خوێنە بە چاوی خۆبینە زۆر سەختە زۆر ناڕەحەت بووین چ قورەت بوو بمان وێرایە داوای تەوالێتێ بکەین دە ئەمن ئەم لا تێگرت دە ئەم لا دە پێشەوە دە دواوە ئەیان نابێت لێدان چی بوو تعزیبی وایە یان لە لێدان پیستر بوو کە تۆ تعزیبی نەفسیان یاین خواردن نەبوو یان مادام لەو بنەماڵەوە لەناو ئەو شەڕۆ هاتوونەتە دەرەوە دایکم حامیلە بوو خوشکێکی بچکۆلەمەوە و نەشی زانی بوو کە هینە بەڵام دایکم زۆر ڕۆژی 3000 دایکم بەبرا بۆ ژێر تعزیب ڕۆژی 3000 دایکم تعزیب بەدرا ئەنو مادام ئێمە بۆ هیوا هاتوون ئەو هیوای دەرکردووە ڕۆژی 3000 دایکمە برا بۆ ژووری تعزیب هیچ احترافێکی نەکرد وەیە زانی کوڕەکانی ماوە لەبەر خاتری کوڕەکانی هیچ احترافێکی نەکرد ئێمە لە داری لە ناوی نابووین لە ناو داری ئەم نابووین دایکم ساڵحی برام بەدەست ئەمنەکانەوە بوو بە بریناری بە دایک ئەو دڵخۆشی دایکم هەیەەوە دایجیان غیرەتی بێ هیچ نییە بە بریناری بەدەست ئەمنەکانەوە بوو ئەو بە دڵخۆشی دایکم هەیەەوە بە دایکمی و دای غیرەتی بێ ئێمە کە سجن بووین یادگارێکی زۆر ناخۆشمان هەبوو دەستمان بەم ئاسنانەوە بوو هاوارمانە کرد ئەمان قیژان بۆ بینینی دایکم بۆ تۆزێک ئاو بەڵامەوان زۆر بێڕەحمانە پەلاماریان هەین و قسەی ناخۆشیان پێوتین دایکمیان وە لەبەر چاوی ئێمە بە قش ڕائەکێشە لەگەڵ خوشکە بچووکەکەم و ڕەوفی برام و خوشکە گەورەکەم هەر هەمومان لە ژوورێکا بووین ئەوە لە حەزرەتە ئەوە تون ئەم شیشانەمانە گرت دەستمان خەریب و وشک ئەبوو کەس ڕەحمی پێ ناکردین گاڵتەیان پێکردین سوکایەتیان پێکردین ئیتر هەتاکو ئەو ڕۆژەی کە ئێمە دایکممان بینی کە لێرە دایکمیان لێ جاکردینەوە لە ئێمە یان نەوەکان نەسیحەتیان بکات و ناوی کەس نەبن بەس کە دوایی دایکممان بینیەوە دایکم چی ببینین ئەوە نە هەڵیان واسی بوو ئەو نیان تازیب بابوو دایکم هەوو مقەبایەکە بەداخەوەیەکێ لە هەرە چیرۆکەکانی زۆر کە ناخەژێن بوو کە من قەت لە دڵم دەرناچێ ئەو کاتێک کە من وتم تەمەنم 9 ساڵ بوو ئێمە کە لە سجن من و هەرسێ خوشکەکەم ئازاد کراین هاتینە دەرەوە لەبەر ناپێڵاومان لە پیا بوو نزیکەی 6 مانگ بوو ئێمە هەر هەمان جلو بەرگمان لە بەرا بوو هەموو سڵکن و پیس کە هاتینە دەرەوە هیچ تەکسیەک بۆمان ناوەسا لە بەردەم ئەمنا سەرمان خەن ئەوە بوو زۆر مەسافەی زۆر وەستاین زۆر گەرم بوو زۆر ناخۆش بوو وەستاین هیچ تەکسێ بۆمان ناوەسا ئەو کەسەی کە حرەسی ئەمنەکە بوو هاتە دەرەوە بە زۆر وەکو ئێستا بیرما ئەو کاتە سەردەمی باوی ڕینۆ هەبوو کە چکا من و ماڵخۆمان مامێکم هەمان سیاری پێ بوو بۆ یامزانی ڕینۆیە ڕینۆیەکی بۆ ڕاگرتین سەری خستین کابرا لە جاتی هەموو دڵنەوەیە کە بزانی ئێمە چێن و چێنین یەکسەر پێی وتین جنێوی پیان من چوومە پێشەوە خوشکەکانیشم خستە دواوە وتیام قەرەجی سەگ بابانە کەس نازانێمانە مناڵی زۆڵن چین کەس نازانێت چین و ئێستا بە زۆرەوە لە ترسی ئەمنە بێ سواریان کەم و ئێستا لیا بە شەق فرەتانە ئێمە خوارەوە من جوتم خاڵە گیان ئێمە قەرەجین
و نەبێ بێ پارەش سەرەکەوین و بەس بمانگەێنە ماڵی باپیرم کە ئەو کاتە ماڵ باپیرم لە وڵوبە بوو بمانگەێنە ئەوێ پارەی خۆتت دەدەینێ کاتێکە بەلای ئێرە هاتین ئێرە جادەکە نزیک ئێرە بوو کە بێرا ڕشتین کەژاڵی خوشکم بە شلێری خوشکمی وت شلێر ئەی ناتینەوە ماڵی خۆمان شلێر وتی نەوەڵا کەژاڵیان خۆمان ماڵمان نەماوە کابرای تەکسیش پرسیاری لێکردم بوتی بۆچی ئەوم بۆچی ماڵتان لێرەیە بۆچی ئەسنەوە ماڵی خۆتان کە لێرە بۆ ناسنەوە منیش وتم خاڵە گیان ئێمە ماڵمان نەماوە ماڵەکەمان هەمووی ڕخێنراوە و هەمووی خوێن وشتا وتی بۆ ئێوە چێن وتم ئێمە مناڵی ئەحمەی کاچین ئەو ماڵی کەم لازم حسینمان برینار کرد قورسا ئەم ناخێژێنە ڕێک برێکی سیارەکەی وەستان وتی وەڵڵاهی هەتا شەقێکم تیاڵ نەی من ناتەن بەمەوە چکا من توانیم باجنەوە بە بنەماڵی چاوە لەبەرەوە منیش وتم خاڵەجا من حەدم نییە شەقلێتەوە هەڵام بەڵام ڕحەق تۆ شەقی خۆتە لەوانەیە ڕۆژانە لەم شارە تووشی هەزار شتی وا ببی بۆیە کابرا دەستی ماچ کردم کە بردیشینەوە ماڵ باپیرم بە ڕەحمەت بێ و کاتە باپیرم مابوو وتی خاڵە حاجی من کفرێکم کردووە من هاتوومە بێ ئیلا تایەوە گردنم ئازار نەکەن و تاکو ئێوە لێم نەبورن من لەم ماڵە ناسمە دەرەوە وتی کوڕ ئێمە کارمان لەوایە نییە تازە گردنیتەوە گردن و هەزار جار خۆش و ئازا بێ هەرچیەکە وتۆ دەستی خۆش بێ وتی من سوزانم مناڵی بنەماڵێکی شۆڕژێڕی ئاوا خەڵک ئەبوو من بە کۆڵ بمهێنانەوە نەک بە سیارەکەم ئەتر ئێمە نەمازانی کە بەڕاستی هەموو بەڕاستی ئێمە نەمازانی و شەیدی وای برام شەید بووەتەوە کە بەربووین وەمانزانی شەیدیوا لێرە دەرچووە هەرماوە تومەسکە هاتین سەیری کەس و کارماگر هەمووی ڕەشپۆش و دەموچاو بریندار و ئەوانە ژنەکانمان مناڵێکی ڕەفیقم لا پێوتم وتی ڕەوبەزانی حەمەغەریبی شەید بوو حەمەغەریبی برام لە عەسڵا ناوی حەمەغەریب بوو نهێنیەکەی هیوا بوو وتی ئەزانی ئەوی شەهید بووە ئەنجا ئێمە زیاتر کۆستمان کەوتو لەوە زانیم کە ئێمە ئەو برانەمان لە دەستدا و شەیدی وای براشم شەهید بووە و ئیتر باپیرم کردمیە باوەش و کابراش تێر دەستی کرد بە گریان و ها و سەری منی جاریشکە ماچ کردەوە سایق تەکسیەکە زۆر محاولەشی کرد باپیرم پارەی باتی وتی کوڕە من کفرێکم کردوسا چۆن پارە لێوە وەرگرم ئەم چیرۆکەمان زۆر ناخەژێن بوو لە سەردەمی ئێمە من ئەمڕۆ کە لە بەردەم ئارامگای شەهیدانی سەربەرزی کوردستانە ڕاوەستاوم و لە ناو ئێوەدا کە کەسوکاری سەربەرزی شەهیدانی نەمری کوردستانن ڕاوەستاوم بە هەستێکی تێکەڵاو لە شەرم و شانازی لە بەردەمی ئێوە ڕاوەستاوم. بە هەستێکی تێکەڵاو لە شەرم و شانازی چونکم من هاوڕێی بەشێکی زۆری ئەو کەسانە بوون و لە کاتی ترا بەرپرس و فەرماندەی بەشێک لەو کەسانە بووم کە ئێستا بە ئارامی لە ژێر گڵا ئارامیان گرتووە. هەندێکیان لە مەیدانی خەباتی چەکدارە شەهید بوون، هەندێکیان لە سێدارە دراون، هەندێکیان لە ژێر ئازار و ئەشکەنجا شەهید بوون. بەو بۆنەیەوە من شعور بە شەرم و شەرمەزاریەکەم کە هاوڕێکانم ژمارەیەکی زۆریان لە پێناوی کورد و کوردستانە شەهید بوون و من ئێستا بە زیندوێتی لە ناو ئێوە ڕاوەستاوە. ئێمە خۆمان ئەزانین، ئێمە بەشی هەرە زۆرمان ئەوە خۆتان کە لێرە کۆبوونەتەوە کە سوکاری شەهیدەکانن خۆمان ئەزانین کە معاناتی کە سوکاری شەهید چییە، ئێمە ئەزانین برسێتی چییە، ئێمە ئەزانین بێماڵی چییە، ئێمە ئەزانین بێخانوویەتی چییە، ئێمە ئەزانین دەرکردن لە مەکتەب چییە، ئێمە ئەزانین دەرکردن لە جامیعە چییە، ئێمە ئەزانین ڕاونانی کەسوکار بەهۆی ئەوەی کە کەسوکاری شەهید بووە یا کەسوکاری پێشمەرگە چی بووە. هەموو شارێکە نەسبێک لە مەرمەر بۆ شەهیدەکانمان دروستکەین وەکو ڕەمزی سەربەرزی و سەروەری میلەتەکەمان. ئەحمەد کاچی کە بووە باوکی 4 شەیدی ڕێگای کوردستان دوای ئەو داستانە گەورەی ماڵەکەی ئیتر خۆشی بەرەو شۆڕش و پێشمەرگایەتی هەنگاوینا تا تاوانی ئەنفال ئەو بە نەخۆشیێکی سەختەوە دەیناڵاند و دواتر بە ناچاری گەڕایەوە سلێمانی و لە ساڵی 2017دا
کۆچی دوایی دەکات. حاجی ئامینەی دایکی شەیدانیش کاوسەری ئەحمەد کاچی بووە لە دوای شەیدبوونی ڕۆڵەکانی زۆربەی کات دەچێتە سەر مەزاری کوڕەکانی و لەوێ دەمێنێتەوە. وەک منداڵەکانی باسی دەکەن زۆربەی شەوان لەسەر گۆڕی کوڕەکانی خەوتووە و دوای ئەوەی لە ساڵی 2012دا کۆچی دوایی دەکات لەسەر ڕاستپاردەی خۆی لە گردی شەیدانی سەیوان لە نێوان کوڕەکانی بەخاچی دەسپێرن. ئەمە مێژووی کووردە. ئەو مێژوەیە دەبێت نەوە دوایینەوە شانازی پێوە بکات و بڵێن ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەوین دینمان ئەوەی لە دوی تەموزی ساڵی 1970دا لە گەڕێکی حاجی ئاوای شاری سێمانی ڕوویدا ئەوە کارەسات نەبوو. نا ئەوە داستانێکی گەورە بوو کە بە خوێنی 5 ڕۆڵەی کوردستان تۆمار کرا. بەڵێ ئەوان بە گیانی خۆیان و بە خوێنەکەیان نووسیان یان کوردستان یان نەمان. ئەوان بەدەم ئازاری گولەوە دەیان وتەوە ناسرەوین تا سەر نەکەوین. ساڵحیش لە زیندانی ئەمنەکاندا لە پێش گیان لە دەستدانی بەدەم وتنەوەی هۆنراوەکەی بێکەسی شاعیرەوە وتی داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ سەر بەخۆیی بێ فیداکاری ئەبەت سەر ناگرێ. باخیژینمان ڕەنگی نابێ باخیژینمان ڕەنگی نابێ ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنا. گۆڕی سێ برام و دایکمە شەید ساڵحی برام ئەو بوو کە باسمان کرد کە ڕۆژی دەستگیرانیە ڕۆژی گواستنەوەی خێزانیان شەید بوو. شەید هیوای برام کە ڕۆژی دوای ڕووداوەکەی ماڵمان کە شەی دواتر هاتەوە بۆ سەر تۆڵە سەرنەوە شەید بوو شەید تەهای برام و گۆڕی دایکشتم کە هەر وەسیەتی خۆی بوو ئەم شوێنەمان بۆ دانابوو وەختی خۆی کەوت هێبێت لە نێوان کوڕەکانمان بمنێژن. ئەمە مەزاری ئەوانە و شەید مستەفای برام کە نازراو بە سیروانە لەگەڵ شەید عوسمانە لە چەترێککەی لەولا زایدەن ئەو سێبرا شەیدی شەید ڕەوف شەید وشیار شەید بەختیار لە چەترێکان لەولا ئەم ئێرەوە و شەید فەرهادیش کە هەر لە ماڵ ئێمە شەید بۆیش لە بەتەنیان نێژراوە لە هەچ کوچۆ کۆڵانکێم سلێمانیەکە ئەڕۆم خەڵک دەست بە سنگەواگرێ بۆم. ئەو من ئەو شەرەفمەندیەکە بۆ من بەسمە بەڵام بەداخەوە بۆ ئەوی ئەوان کە ناتوانن خاوەنی قسەکانی خۆیان بن. تۆ سێرکە باوکم لە دوای براکانم بۆ بە پێشمەگەیکی بۆ لەوانی کە لە شارباژێر مەسوولی ناوچی شارباژێر بووە لە دوایی ساڵی هەشتایی کە براکانم شەید بوون. دایکم لە ماڵی خۆمانە بریندار بووە خۆ بەو برینەشۆ سەری نایەوە لە ئاخیرا خۆ حساب کە هەر شەهیدە. ئەوانی تۆ حسابکەی ماڵی ئێمە قوربانیکی گەوری شاری سلێمانین. ینی ئێستش کە تۆ باسی مێژووی داستانی حاجی ئاواکەی مێژوویەکە کە ئەکری هەزاران و شت لەسەری باسکرێ فلیمی لەسەر دەربکرێ ئەوە کۆی کە بنیشتانە لە گەردەلوولە کە وەکو فلیم دیکۆمنتێکە کە خەڵک هەر هەمووی چاوی بە فرمێسک بوو. بەداخەوە ئەوە شتێکە کە بەرهەمی ئەم خوێنی ئەم شەیدانەکەم ڕە حکمڕانی کوردی ئەتوانێت بەرامبەر بە منارانی کورد باسی بکات. خۆگەر کیمیایی و ئەنفال و شەیدانی ڕێگای ڕزگاری نەبووە ئەمان توانێت خاوەنی چ مێژوویەکەن. ئێرە مەزاری ئەو شەیدانەیە کە لە مانگی تەموزی ساڵی 1970دا گەورەترین چالاکیان لە مێژووی شۆڕش و پێشمەرگاتیدا لە شاری سێمانی تۆمار کرد. گەورەترین دیکتاتۆری جیهان لە سلێمانی لوتی شکێنرا بە چەکی پێشمەرگەکانی ماڵی ئەحمەد کاچی. مێژووی شەیدەکان و خوێنی شەیدەکان و مەزارەکانیان بەسە بۆ ئەوەی هەڵوەستەیەک بکەین کە ئیتر گەلی کورد دەبێت یەک و یەکگرتوو بێ بۆ ئەوەی ئەم قەوارەی بە خوێنی ئەمانە هاتوۆ دەدی لە دەستمان نەچێت. جێپەنجەی مێژوو
بەردەوامین دەمانەوێ هەموو لاپەڕە پرشنگدارە کانی مێژووی گەلی کورد هەڵبدەینەوە تا نەوەی داهاتوومان ئاشنا بێ بەوەی کە گەلی کورد چەند گەلێکی ستەم لێکراو بووە و چەندێک زوڵمی لێکراوە. خۆمەزاری شەیدەکان و مێژووی شەیدەکان شاهدێکی زیندون لەسەر لاپەڕەکانی مێژووی ئێمە.